بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز، سڵاوتان لێ بێت، تۆم کاتتان باش، بەختەوەر و ئاسوودە و کامەران بن. لەگەڵ هاوکارانمان لە پەیام لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لە خزمەتان نابین. مێدەکەین بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. سڵای خۆتان لەبێ خۆشەویستان، هیوادارین کە تەندروست باش بن و ڕۆژێکی باشتان هەبێ. ئەمڕۆژ با کۆمەڵە بڕگە و بابەتەوە لەگەڵ هاوکارانمان هاتوولێتەوە بۆلاتان کە چەند تەوەرێکمان هەیە. تەوەری یەکەممان تایبەتە بە ڕێکخستنی دارایی خێزان. وەک دەزانین یەکێک لەو بابەتە گرنگانی کە خێزان پێویستە گرنگی پێ بدات داراییە، چۆن بتوانێت ئەو بڕێی کە هەیەی بە شێوەیەکی باش پلانی بۆ دابنێ و بەشی بکاتە ئەو کاتێک کە بەپێی ئەوەی کە ئەو بڕەپارەی کە هەیەی ئەو دارایی کە خێزانەکە لە خۆی دەگرێت بتوانێت ئەم خێزانی پێوە بەڕێوە بدرێت، بە تایبەتی لە وڵاتی کوکو ئێمە کە هەمیشە گرفتی دارایی لە زۆربەی سێکتەرەکاندا هەیە و بە تایبەتی ئەوانی موچەخۆرن هەمیشەم کێشان بۆ دروست دەبێت. لەگەڵ ئابووری ناسێک باز لەوە دەکەین کە چۆن پلان دابنین بۆ ئەوەی کە ئابووری خێزان ڕێک بخەین و پلانمان هەبێ بووی. و تەوەرێکی تریشمان هەیە کە تەوەری دووە باز لە پەروەردەی ئیسلامی دەکەین کە تا چەندێک کاریگەری هەیە لەسەر ڕەفتاری قوتابیان. ئەگەر بێت و ئەم وانەیە بەباشی لە خوێندنگەکاندا بوترێتەوە یاخۆ تاکەکانی لەسەر پەروەردە بکرێت، چی جێدەستێکی دەبێت و تاکان چۆن پەروەردە دەکات. وەک دەزانین ئاینی ئیسلام هەمیشە جەخت لەسەر چاکەکاری و باشی دەکاتەوە، بەڵام ئەوەی کە وەلا خراوە و نەتوانراوە تاکەکانی لەسەر پەروەردە بکرێت و بە شێوەیەکی دروستپیان بگێڕێ هۆکارێکە بۆ ئەوەی کە نەتوانرێ ئەو سوودە بە تاکەکانی کۆمەلگا بگەنێ لە کاتێکا کە ئێمە کۆمەلگایەکی موسڵمانین و یەکێکە لە بنەما ئاینەکانی ئێمە پێویستە گرنگی بەم بابەتە بدرێت. لە تەوەری دۆ باز لەوە دەکەین و کۆمەڵێک پامێریشمان لەگەڵدا لە شوێنە جیاوازەکانەوە زانیاریمان بۆ دەگوازنەوە. بەڵایزان دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی پلەکانی گەرما. دیارە ماوەیەکە لە هەرێمی کوردستان یان نتوانم بڵێم لە جیهان بە گشتی پلەکانی گەرما بەرز بوونەتەوە. ئەمەش بە شێوازێکی گشتی لە زۆربەی وڵاتان گرفتی ژیانی ئاسایی دروست کردووە. لە هەرێمی کوردستانیش مانگەکانی تەمووس دواتریش چلەی هاوینە با بڵێن ئێستا کە ئەم مانگ و نیوە ڕێژەی پلەکانی گەرما زۆر بەرزە بنەوە. ئەمەش تا ڕادەیەک ئاستەنگی بۆ کۆمەڵێک کار و بۆ کۆمەڵێک چالاکی ڕۆژانە دروست کردەوە. بابزانی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بۆ ئەمڕۆ چۆن گۆڕانکاری لەسەر بەرز و نزمی پلەکانی گەرما ڕوویداوە. بەڵایزان لە ڕانیا هاوکارمان ڕێناسەر سەلان چۆتە خولێکی فێرکردنەوە بە ناوی خولی فێرخوازی بەرهەم. پێوان بێ بۆ کۆمەڵێک مناڵ یاخود تازە پێگەیشتوانە بەس لەوێ چیان فێرەکە باوزانی لە ڤیدیۆکەیان معلومە بێ پێکەوە لەگەڵێەوە سێریەکی.
بەشێک لە مامۆستایانی وانەبێژ و خۆبەخش لە دەڤەری ڕاپەڕین خولی هاوینەیان بۆ منداڵانی کەم دەرامەت کردووەتەوە. وەکو خۆیان دەڵێن ئامانجیان فێرکردن و پێگەیاندنی ئەو قوتابیانەیە کە توانای مادیان ڕێگەیان پێنادا لە شوێنەکانی تر با بڕەپارەیەکی زۆر خول و دەورە ببینن. ئەوان بە خۆبەخشوانە دەڵێنەوە تەنیا بڕەپارەیەکی ڕەمزی لە قوتابیە بەشداربووەکان وەردەگیرێت بۆ دابینکردنی پێداویستیەکانی خولەکە. ئێمە وەکو کۆمەڵک مامۆستای وانەبێژ و کۆمەڵک مامۆستای خۆبەخش بەشداریمان کردووە لەم خولە فێرخوازیە لە ژێر ناوی خولی فێرخوازی بەرهەم. لەم خولەدا ئامانجی یەکەممان ئامادەکردن و خوێندکارانە بۆ ساڵی ئایندەی خوێندن، هەروەها بە پلەی یەکەم بەشداریکردنی ئەو خوێندکارانەیە کەوا ناتوانن بەشداری بکەن لەو خولانەیەکەوە بە بڕەپارەیەکی زۆر لە پەیمانگە ئەهلیەکان و مەکتەبەکانی ترا دەکرێتەوانێ. ئێمە خۆمان وەکو چەندین مامۆستایانی خولی فێرخوازی بەرهەم بۆ ماوەی 3 ساڵە لەو خولە بەردەوامین و ئیشەڵا بە ڕەزامەندی خوێندکاران و قوتابیان و دایک و باوکی خوێندکاران 3 ساڵە دیارە کە ڕەزامەندیان لەسەر بۆی بە بەردەوامی دیانێرن و وەکو کوتمان نزیکەی 3 ساڵە لەو خولە بەردەوامین و نزیکەی 500 مامۆستامان لەگەڵدایە و کە دەرچوانی زانکۆ پەیمانگەکان و 700 خوێندکارمان هەیە لە هەر سێ ناوچەکانی چاقوڕنە و حاجیەوە و ڕانیا بەردەوامین. ئامانجمان لەو خولە ئەوەیە کە بێگومان خولێکی زۆر کراوەتەوە لە ڕانەی بە نرخێکی زۆر، دڵنیان کە کۆمەڵک خێزانی کەم دەرامەت و هەژار ناتوان منداڵەکانە بنێرنەوە خولە گرانانە کە نرخی تێچووەکەیان لە 75,000 بۆ 120,000 160,000 تێدایە. کاکە ڕەژوان کەسێکی نابینایە، کەسێکی نابینایە لە شەقامەکە دەپەڕێتەوە بۆ ئەوەی سەلامەت بێت و گیانی پارێزراوە بێت دەبێت ئێمە چی بکەین؟ هاوکاری بکەین. کاکە محەممەد و کاکە ئاگا یاریکردنەکەی خۆیان واز لێهێنا هەستان چیان کرد؟ یارمەتیە و بەڕێزەیاندا لە شەقامەکە پەڕاندیانەوە بۆ ئەوەی سیارە لێ نەدات و سەلامەت بێت. قوتابیانی بەشداربووی خولەکەش زۆر خۆشحاڵن کە بەشداریان کردووە و سوپاسی مامۆستاکانیان دەکەن و دەڵێن سوودێکی زۆریان لە خولەکە بینیوە. من ناوم ئەسما حسێنە، لەم خولە بەشداریم کردووە پۆلیسێکی بنەڕەتیم و دەستخۆشی لە مامۆستایەکان دەکەم کە بەم گەرمەیە عەزیز دەکێشن و دێنە ئێرە بۆ ئەوەی وانەمان پێ بڵێنەوە و سوودێکی زۆر باشی لێ دەبینین. من نامورا سەدار محەممەدە لە پۆلیسی بنەڕەتین بەشداریم لە خولەکە کردووە لە عاجیەوە سوودێکی زۆرم لێوەرگرتووە. هیوادارم هەموو ساڵێک بەردەوام بێت دەستخۆشی لە مامۆستاکان دەکەم. من ناوم ئیلین سامانە، بەشداری خولەم کردووە پۆلیسێ لە حاجیەوە. Hello, my name is Daniel Dozer and I'm thanking this school for opening this school for every lesson, and this school made me feel so good because I learned so much from here, and I'm thanking the teachers because they just working so hard and their lesson is so good. If I go to normal school, it will be all the same. خولەکە لە دەڤەری ڕاپەڕین لە ڕانی و حاجیاوە و چوارقوڕناش کراوەتەوە بۆ سەرجەم وانەکانی خوێندن. 650 قوتابیان هەیە کە لەلایەن 60 مامۆستاوە وانەیان پێدەوترێتەوە. 3 ساڵە خولی فێرخوازی بەرهەم لە وەرزی هاویندا بۆ قوتابیانی کەم دەرامەت دەکرێتەوە. ئامانجیان پێگەیاندن و فێرکردنی قوتابیانە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان تایبەت بە پەیامی ڕۆژ.
بەڵایزان بەم بەیانیا دیارە هاوکارانمان ویستیانە تۆزە ئشتیاتان باشتر بکرێتەوە بابەتێکیان بۆ ئامادەکردوین ئەویش ئامادەکردنی گۆشتی مریشکە بە تایبەت ڕانی مریشک دیارە کوردستان مریشخۆری باشین با بزانین چۆن مریشک یان ڕانی مریشک ئامادەکرێت.
Super. Falta bir tane yine attılar. Hoppa. Baba. Ay молодец. Kişiler götürüp دووبارە سڵاتان لە ببینەران لە تەوەریەکەمماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەین ئەویش ڕێکخستنی دارایی خێزانە وەک دەزانین لایەنی دارایی ڕۆڵێکی کاریگەری هەیە ڕۆڵێکی گرنگی هەیە لە بەڕێوەبردننی خێزاندا و پێویستەکە گرنگی پێ بدرێت بۆ ئەوەی بە شێوازێکی پلان بۆ داڕێژرا و بۆ ئەوەی کە بتوانرێت لە پێویستیەکانی ئەم خێزانەدا بێ بە شێوازێکی باش بەڕێوە بچێت و خێزان بتوانێت ئەمە لەژێر کۆنتترۆلی خۆی دابنێت نەوەکو ئەوەی کە گرفتی بۆ دروست بێتەوە بە تایبەتیش لەو کاتانەی کە ناتوانرێ بە ئاسانی ئەگەر موچە دەستکەوێ یاخود ئەوەی کە لێبڕین و کۆمەڵێک شت هەیە لە کوردستان کە هەمیشە ئێمە لە قەیران بۆیە ئەم بابەتە زۆر گرنگە ئەمڕۆ باس لە بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاوە عەبدولعەزیز ئابووریناس لە دهۆکەوە لەگەڵمانە سڵاوی خوات لێبێ کاکاوە و ئەگەر پێوەم بڵێ مەبەستمان چییە لە ڕێکخستنی ئابووری خێزان. بله بناو خودی مازن و دولوان زور سپاس سلاوت خودی التبن و بی همی تماشاوان کانال پیام هلبت بابت ریخستنا بوجا خزانی یا آبور خزانی واته او دهات تیتت ناف خزانی دا بهت خملاندن بهت تخمین کردن و برآورد کردن دگلوی کوش می پیش بینی کری و دهت مزاختن او بالانسات نافبرا دهاتی و نافبرا خرجیات دایان مزاختی دا اول بیتا وکی هاوشوی بودجه که میزانیه که یعنی چه جدایی اوسانی ندیل میزانیه ولاتک یعنی وزارتک یعنی ریوبریه که چونکی درگه دهاتی هی و درگه مزاختی هی او لیک نزیک بونو جک دیر بونا دهاتی و دیل مزاختی ها دی ایکش دو تشتاجی پیدا بیتن یان دی کورتینان ها بیتن عجز واتا خزان مزاختی و پترش دهاتی و رنگ توشی قرکرنی بیتن یان دی توشی و ارگرتنا پاره بیتشکیده کی اوی کو پاشکوت کری آن هلگرتی و کی احتیاطت ناف خزانه دا یان جیک دی فاید ها بیتن یا زیده روی ها بیتن و تا دهات زیده ترش مزاختی و دوی ها کشه دادید برجوان یا خزانه دا بیتن خزان دشت تشت خو کلو پلو پیداویسیت خویت روزانه بردست کتن کوجمه که مازن پارش دی بومینیتن دی هلگریتن رنگ بو پاشا روزه یانجیک به بوهوجه که پدویه که الدمه که دی دست نشان کری کرد کرنا بابت آبور خزانه او تو چوانیا ریک خستنا دهات و خرجیات بکی شیوه کی کو پتریا خزانت ما فرمان برن یا فرمان برت دا یا نکر فرمان بر جینا بنل کرت تایبت کار کن ور دم ورگرتنا موچه یانجیک دراوه کی نافبرا روزا کی تا روزا دمایه کو دوباره بیتن پتر 30 روز نوات هیوه که لواجیز یا بیتن ریک خستنا بوجا خزانه بو هیوه که بیت خملاندن و او پارت تت ناف خزانه دا بو سه پشکا بیت پار وکرن پشکایی که بو هاو جیو کلو پلو پدوین روزانه کو کسک نشه داگران جه بکت یا نکریتن وکی خارنو و خارنو نان تشتی و درمان تاراده کی پشکا دوی بو هاو جیو پدویت و مهدا بو نمونه سردانونو در کفتنونو آیانجی کنده کلو پلت ناف مالنه پتر پاقش کرو افتشتنه و پشکا سیوی تو راکی وکی یدک خودی نکت الپاشا روژه پیش بینیات شکل نخوش بیتا کرن ریدانه که یان جیک آرشه که یان صوتنه که یان هکرهات و هلکفته که خوش بو بونمونه شاهیک دیلانک داواتک سردانک بشه پشکاسیش وی پاره پاشکوت کریت ناف خزانه دا
قازان جوارگیری مفای جوارگیری بخیت خدمتا بودجا خزانی ده زۆر باشە کاک کاوە ئەو خێزانانەی کە داهاتێکی جێگیریان هەیە جیاواز لە خێزانەکانی تر کە ڕەنگە داهاتێکی جێگیریان نەبێت هەر بە نمونە موچەخۆر نەبێت ڕەنگە ئەم بڕەدارایی کە لە خێزانەکە هەیەی گۆڕانکاری بەسەرا بێت ئایا دەتوانین بڵین ئەمە کاریگەری ئەکاتە سەر ئەوەی کە خێزان نەتوانێت لەم کاتەدا ڕێکخستنێکی باش بۆ ئەم داراییە بکا کە بەدەستی دەهێنێت هەلبەت سەدە سەد وسایە یعنی ئەو خێزانە داهاتێ وێ ڕێکخستی بیتن یە پێشبینیکردی بیتن دێ چەند هێتن پلاناوەیە مەزاختنێ دێە پتر گونجای بیتن و پتر دێ ڕێکخستی بیتن و بەرنامێ سەرفکردنێ یانجی مەزاختناوی دراوی دێشێتە پشێوەیەکی زانستی دانیتن ئەو خێزانە موچێوێ یان داهاتێ وێ ڕێکخستی نەبیتن یان نە دەستنیشانکردی بیت تایبەت ئەگەر فەرمانبەر نەبیتن نزانیتن کابرا مەسەلەن کارمەندە پاڵەیە دێ کار هەبیتن شۆل بکە داهاتێک بێت یان نابیت یان تاڕادەیەکی دوکاندارە فروشیارە ئەوە دەمینیتن سەر پێشبینیێت نەوەکی کۆنکریتکردی یانجی بژن نەیە سەدە سەد وەکیوی کابرا یان وێ خێزانێ ئەوە کو داهاتێکی ڕێکخستی هەبیتن ji ber hindê jî pitir ser xêzana duê ewa dahatê wê neyê pêşbînîkirî û neyê rêkxistî erke ew bişêtin pareyekê berdest hergav hebîtin da ku xudê neket heker il heftiyekê yan il mangekê yan çend roja dahat bû nehat çunkî ew nizanîtin dê kengî bû hêtin توشی ماه پوچبون و افلاس بون نبیتن یان توشی قرکرنه و دست دریشکرنه برانبری که دیان خواستن نبیتن دا کاروبارت خود خزانه پیو بتن برانبری و او خزانه دی او دهات که یه خملان دی هبیتن یان یه ریخستی هبیتن او د پتر یا آرام بیتن سررای و چنده کنو که بخابنی وزی بجم وان چند سال چوی دا پتریا خلک ما فرمانبر و موچەخۆری حکومەتێ بوون واتە خوددان داهاتێکی ڕێکخستی بوون بەس گەل هەندێک کارتێ گشتی ژیان کو حکومەتجی نەشیاوەکی پێدویت سی ڕۆژەدا پارێ خەلکێکی یان یە هەوڵاتی و فەرمانبەری موچەخۆری بدەتێ ئەو ژی تووشی وێ دەردی بوون ئەوێ خێزانە دوێ تۆش بووی واتەنە ڕێکخستنە داهاتی لەواژی پشێوەیەکی گشتی لە هەرێما کوردستانê نها ما ترسیل سر همی خزانه ها کسک نزانیتن موچوی یان دهاتی وی رخصیا و سی روزادا دبوهت یا نهایتن رنگ بیت رنگ گیرو بیت رنگ پشکه که بریم بیت یان پاشکوت کریم بیتن رنگ جی که شیوه که تندرست و ساخلم بیت لواجیم پی باشه خزانه ما زور هشیار بن یعنی ما بس بینینه هشیار یا مزاختنه و کوی قلز بیتن یعنی جی یه ترنه خود ترنه وقتون بلکه زیده رویت مزاختنه دانه کتن و او دهات تیتن بزحمت تیتن بلا آبوریه تدا بکتن یعنی هر کس صح که سر دین ما یه اسلام پیروز جی گلک جارا آموزگاری کرینه نصیحت المکرینه هکر چند تشتكل بردست ما هبيتن دوتش جلك ما ترسينا السرما اسراف وتبذير يعني او كسي مصرف بيتن قلناها كامازنا والتبذير يجكتن زيدارويت مزاختن داكتن بيكو قازان جمو فجوار جريتن قلناها كامازنا زيدباري وكي كو زرر وزيانا كامازنا جشلي ابوري لا واجي كوام جواكي كي بسلمانين فيابيتن اموي بيام البرچا فارگرين او بيام زور پیروز کو اشخورانا پیروز ماتی لا تصرفوا ولا تبذروا او هر دو خالم بالبرچا فرگرین ام دشین ناف خزانه دا او دهات بوم بهتن گلک پیدایستی شدیجی قازان جوارگرین یعنی بو نمونه از بو خشکا برس نمونه کی بیجم جاران ازت گل رخراو کا هولندی بو مسح کاتیا کرن یان ریپی و کاتیا کرن بو کی کوبزانین زیدرویت مزاختنا خزانه کردواری دا چنده کوشمک پاره او خزان او کو تکرار 5 کس بن حتی 6 کس بن هر روز هندک خارنو و خارم زیده روی تنه هاوتن وکی اسراف وکی تبذیر هکر هاتو قابانیا مالی و خارنا زیده چه نکتن هر ده زارویت و هر مال خوی و هر او خود یان مهوان تو ده تیر بن و چکی ماسیلی نبن بس خارنا زیده یان چکرنا خارنا زیده بونمونه نیف قازانا برنج پاوه یا نیف قازانا آفک پاوه یان دو پرت سامونه زیده بن یان زالات پیچه که چکه تو گله که چکه یادی پرژی یان شکر زیده پشت پیالی خزان همی تک و نداد چای یان کم شکر و خود تو هر شکری بکه بو کوجمه که پاره او کوجمه پاره هندی ما بحث لد کر کاریگری اوی کم بود سر افرته بس او کوجمه پاره هکر تو براورد بکی از زیر هر
کابانیه که زیده روی و اصراف بکتت مزاخنه دا بیکی ماسیل خزانه خوب بکتن و تا ساله بود 12 هیوا هر وکی با 6 بازن که زیری چکنی تنو تاوتت ناف خاشاکی و زبلی و گلیشی دا هر کابانیه هر خیشک که برز یا کو چکی ماسیل خونه کتن تنه ریک خستنا آبور خزانه بکتن زیده رویت مزاخنه و چکرنا خارنه و خارندانه کتن و تا سال 6 بازن که زیری دی قازانج کتن چنایه یعنی دوی ها کشی دا کرد تو براوردی بکی تو دیزانه که گرنگیا ریک خستنا آبور خزانه و مزاخته زیده و تبذیر و اصراف چند دل سر خزانه چونکی نه خارن نه دانه که و نه روژه که بو نمونه ام تیش تو شیف و فراوینت خونی و تا 3 دانت خارنه نه 3 جمعنت روژه که دا و های 30 روژن و سال 365 روژن و تا 365 جارا لگدانی 3 که هر جاره که کرد سامونک بچیتن به سینی که کابرنجی بچیت نیف قازان آفکه بچیتن هنده زالاتا بچیتن او همین بیتا قباره که مازن یه تیتا خملاندن 6 بازن که زیری او کابانیان او خیش کاباره زانیاریانه ام پلان عبوری برزت باسی دکی بانگا مناڵێک ئەمە نەزانێت یاخود کەسێک کە شارەزایی نەبێ یاخود خێزانێک ئاستی خوێنەواریان باش نەبێ ئەمەیان پێ بڵێن درێک بەم بابەتە نەکەن ئەمە ئەرکی کێیە ئەم ئابووری خێزان ئەم وشیاریە دروست ببێ بۆی ئەبێ کێ سەرپەرشتی ئەمە بکات چکۆ لە کۆتاییە لە خێزانە ئەگەر مدیری ئیدارەکەش بێ یەک کەس هەبێت سەرپەرشتی ئەم بابەتە بکات او بسیارکا زور جانه یعنی رنگ خلقك نزانیتن او هسته نبید او وعی نبیتن بس او ارکی مهمیایه یعنی بو نمونه اف برگیا یا برنامه وال کانال پیام او ارکی خوراد بیتن و پیام پیروز یانجیک و روشنبیریا چوانیا رخصتنا دهات خزانه و کردکرنا مزاقتیا بو خلقه کی شروع وکرد دست خوشی لوت کن او ارکی میدیای اعلامیه بس بری و ارکی که ارکی خزانه دیبابایه ارکی کابانیا مالیه ارکی ماموستای الباخچه زاروکا بگیره و سرطایی بگیره حتی زانکوی و پیمانگه ارکی ماموستای من آینیه المزگفتا و پیام چونکی پیغمبر مثلا سر بن مسافر کرینه کردواری جی گلک گوتنت 55 پیشینه هنه ام الدور آمد بجین زی آبورته یعنی حتی نیوا دستی رش نبی تاماده خوش نبی تو تب زحمت هاتی حتی تو تاماده خوش کی تا زحمت کابری ماندیبون کابری یه کرا و خوره و نکرا دل کسر و تا که تو نکی زحمت تو بخوی و تو بکی خماندی کی تعبیه به حتی تو تشکی بینی یعنی هم جوا که مهب کلتور ما هم آین و اول ما او هر دو هفکارن یعنی رول ما مستعین آینی زور گرنگه دی سانه که رول رکخرا و جوا که سیویل یعنی همه لاینت خوبه چه آفرد بن چه گنجولا بن چه دان عمرو کسیدی بن هر یک سازیه که گریدای و تخاد جوا کی شتوی لاین روشن بیر بکتن رول یه حکمته چونکه حکمت هرما کردستان زانیتن روشا حولاتی کردستان چه قناق ده ام همین قیرانه که داد بورین خلکی که فیر بکتن اکود بیژن بارگرانیه که آنجی ارکی که سرملت همیا خل الخارنگه که اگر کسی که بیتن بشتن خلکی که هوشیار کتن دمیت چه خارنگه که زور خارن طلب نکه یعنی پتریا خارن تهاوتن دیفان داتا و زانیاریا نزدیکی 6-7 ساده زبل و خاشا که یش پارزگاه دو که در کویتن برمای که خارنه نه یعنی حتی تو سینی که کابرنج ترجی تو چند زحمت اپ وات یا مزاختن چند دهات لیچوی چند جوتیاری زحمت اینا بازرگانی کری کابانی لینایو غازات سرچو زیتا چوی طباخات چوی او امان به لینای تو بشوی تا تو صابین لی بچن و تا نبتنه تشتکه تو در رژی هاوی و خلاص تا گلک هیرکاتی تاین هر یک شوانات رژه کام مزاختیاله چوی حتی اف خارنا درساتیا برته و بشوی که زور ساده تو پاوج رنگ بارگرانی بیتل سر آبور خزانه و بشوی که گشتی همی خزانه کردستانه دی بیت بارگرانی کل سر آبور نشتیمانیان آبور هرما کردستانه زۆر باشە بە ئەوەش بڵین کە ئایا باری لە ناکاو کاتێک گێتە ناو خێزانەوە خێزان لەو کاتەیە پێویستی بە بڕێک لە دارایی ئەبێت چۆن ئەبێ پێویست ئەکا ئەم خێزانە هەر لە سەرتاوە کاتێ ئەم دارایی هەیە کەمێکی لێلا بە بۆ پاشەکەوت یاخود بۆ بارێکی لە ناکاو ئەگەر ڕوبەڕووی ئەم خێزانە بۆیەوە ئەم خێزانەیەک سەر تووشی شکست نەبێت تووشی ناڕەحەتی نەبێتەوە کە ئەوەی کە ئێمە خۆمان لە قەیرانین ئەبێ هەمیشەش خۆمان بۆ کۆمەڵە قەیرانی خێزانی تر ئامادە بکەین ئەگەر هاتوو ڕوبەڕوومان بۆیەوە
بله اگر شیوه که گشتی بحث بکم یعنی پیش بینی کردی به توش خزان توشی قیران بیتن یا شک استاندارد بیتن دیا بیتن او دهات تیت همین نهت مزاختن چه رنگا دیا بیتن دهات گیم بیت یا زور بیتن پشکک جبت هل گرتن و تا بجا خزان تیت پارو کردن سرسی پشکا ایک بو کلوپلو پدوی و هاوجین روزانه تو نشی داگران بکی خارنو درمانن او تو نشی نکری اگر خودتو قرب بکی دو هنده کلوپلو پدوی نه تو دم نافبر آورگرتنا دهاتی و دهات دیدان موچه و موچه دیداد تو مزخی کلوپلت نافمالینه سه او جناب تبعث جکری خوده نکد لناکاو یا جشنیشکه که و پرزگریک آرشک قیرانک تشتک چه بو ویا بیتن کوجمک پاره کو پشکاسیش دهات خزانه اوه کو تپاش کود کریان تهل گرتی پیری بوان هوجیا اگر ها تو چری نداشی خزان توشی چه آرشاجی نبو یا چه مزاختیش نیشکه که جیو پیدا نبون او دهات تدانه یا سرک تو دیشه به هند کلوپلین استراتژی کری استراتژی ما بس به اوه کو برجماندی خزانه بکن الپاشا روزه همی تا کو اندام خزانه جم فایر گرن بو نمونه پارچه زویه که بکری بو نمونه شقه که بکری خانیه که بکری تربیله که بکری نافمالیه کانی یا مدرن من قنپه بن مجمده بن افشته بن تو دیشه بکری یعنی تو چه رنگای خسارت و ضررینی اگر تو پشک کاوی پارت ناف خزانه دا پلگری بیر کرنات ابو هنده بیت خوده نکد تشتک چه بیت و چه نبیتن او دهات دی بو تامینیتن اوا خالق خالد و یجیک پراستیویت خو ام خو فیر بله عفوا سيدك يعني او درفته كمي مامانا دمي براسي وكو كوتا برسيار وسنجي برز وكو ابوريك ناسك بزاني الرازيلي لا محلي عربي لانه ابوريك شي يعني كامي الرازيلي وكامي او ابوري انا معامله كردنا ما يك دوش دمي سنجي برز اموجاريك بو خيزانه كان زور جار گرفتي ابوري لخيزان دوزه به لبر كمي داهات زۆر جاریش گرفت دروزە بێت لەبەر زۆری داهات لەبەرەوەی چەند سەرچاوەیەکی دارایی لە نێو خێزانەکەیە هەیە بەڵام ئەمان هەریەکی بەسەر بەخۆ بەکاری دێنە یاخود جۆرەك لە جۆرەکان تەنسیق لە بەکارهێنانیان نیە ئەمە گرفت دروسە بێ زۆربەی خێزانەکانی کورد لە گرفتیان لەگەڵ ئەم بابەتە هەیە بله بابت رزیلیان قلساتی دیال آبوری کرنه دو بابت جیک جدانه گلک جیک جدانه اما بس اونینا کسی آبوری کرنه بکتن کسی که رزیله یعنی قلسه برو واجی گلک جاره کسک نزانیتن او دهات تیتن بشیوی که تندرست و ساخلم آبوریانه بمزیقیتن رنگ تو کمتر بمزیقی تو پتر قازانجی بکی یعنی تو پتر سوده و مفای ورگری تنی تو بچی پسیار بکی خونه این یوی مستوی که تو پسیار نکی یعنی تو کلوپل زیده نکری و تو چکی ماسیل خونه که او پیامک درسته بس اما قلساتی او تو خارنو و خارند خو کم کی تو پاره حشی پلگری و قازانجی مفاجئ نورگری تو هوجه بی تو برسی بی تو تهنی بی تو نساق بی نشنه خوشخانه و درمانی بکارنینی اول تشت چارچوبه رزیلیان قلساتی دا اما آبوری کردن تشت که زور ساخلم و تندرسته یعنی سکه جواکی که روش آواز جواکی که دولمند و زنگینه بس وقت خزانه که تکرای دهات تا که کسی چهار جرهندی خلک هرما کردستان بیتن چی تا خارنگه و همبرگر که خودن اول نه کابرا کسی که رزیله یا قلسه و برو واجی خلکی ما دم چتا خارنگه که في السفرة ميزه همي بو بخملي نيتن وبخوتن اوا كساكي دل فرها ويا يانجيك كساكي مرده ميرا اوا هاو كشي دي برو واجي كي اوا كساكي جيرمن ده اوا روش اوا كساكي عقل داره وكسما كساكي رنگ ساويل كي بيتن يان دنيا نديتي بيتن يان كساكي جاوتويت برسي بنو مشكوي درس کار نکتن هاو کشب وی رنگیه و دو تشت گلک جیک جدانه قلساتی و آبوری کردن دارده که تندرست و ساخلم و باشه قلساتی تشت که کریت و خراب و نباشه پشکا دوش پسیارا جنابته کانه دهات خزانه هکر گلک جورین دهاتی هبنو هر تاکک بخور راکتن و نکته گنجینا خزانه یعنی هاو شوی و حکمت اوا کو هر پارزگه هک بخور پارت بیتو خلکی ویت مینتا برسی رنگ باب بشيتن باركي پیدا بكتن و هر الكافيه كي والخارنجيه كي والمطعمه كي وگشت كي بيتن بس ضرورتي برسيبن براي مازنجي بشيتن كاباني مينتا برسيان كاباني بشيتن زارو نبيتن خيزان واتا اك قواره ي جواكي كمالاتي سرپرشت و يعني سميان خيزانه بجنه ولي امر او برپرسه تيركرنو
رازیکردنا پێداویستیان vê xêzanê endamê xêzanê me pê baş e çunkî qeyrane hemî pişikdar binin dahatê da yani caran tenê bap an birayê mezin da çîtin kar ketin ev dî hemî Rawsiyayê bûn lê heker kiçek jî hate jê karkirinê çi tiştêdanîne bila jî biçît kar ketin çil hikûmetê bît xwedda mezrînitin çil kertê taybet bîtin el kompanyayekê el rêkxerawekê el cihekî kar biketin wate çünkü mezaxtiye zor bûyn barê xêzanê aboriyê giran bûy viya bîtin pitir jê derekê dahatî hebîtin û hemî pişikdar bin ev nîva çareseriye nîva du ew e ew xêzane bête rêxistin û dahatê wa bête komkirin çîtet gencîna xêzanê da gencîna xêzanê wate hawşêwê wezareta daraya hikûmetekê û li wê ser hewceyî pê viya bête mezaxtin زۆر سپاس بۆ بەڕێز کاو عەبدولعەزیز بوریناس لە دوهۆکۆ لەگەڵمانە بوو سپاس بۆ کاتێ بێمە و بەخشی هیوادارین خێزانەکان توانی بێتیان سوود لە قسەکانی بەڕێزت دووەربگرن و سوودێکیان لە بابەتەکە بینی بێت ئەزیزان لەگەڵتان بەردەوامین لە تەوەری دۆمە باس لە بابەتێکی تری گرنگ دەکەین ئەویش پەروەردەی ئیسلامیە کە ئایا پەروەردەی ئیسلامی تا چەندێک کاریگەری هەیە لەسەر ڕەفتاری قوتابیان ئەمڕۆ لەگەڵ مامۆستایەکە باس لەوە دەکەین کە ئایا بەڕاستی ئەگەر بێت و پەروەردەی ئیسلامی بەو مانە جوانی کە تایەتی بەو شێوازە باشی کاینی ئیسلام باسی کردووە بێت بە منداڵ بترێتەوە ئەمە چ ڕەفتارێک لە قوتابیانە دەگۆڕێت ئایا دەتوانرێ جێدەستێکی هەبێت و وا لە قوتابیان بکە کە پابندیەکی زیاتریان هەبێت و پەروەردەیەکی جوانتر بکرێن وەک لەوەی کە ئێستا لە خوێندگاکانە دەبینین کۆمەڵێک پشێوی دیارە بە قوتابیانە و هەندێک بابەتی پەروەردەی بۆ خۆی جێی پرسیارە ئەمڕۆ تاوتوێ ئەم بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا جەبار عەزیز مامۆستا بەخێر بێی سپاس بۆ ئامادەبوونێ بۆ بەڕێستان سپاسکەن بامسا گرنگی پەروەردەی ئیسلامی لە قوتابخانەکانە بە بۆ دەست پێ بکەین بەناوی خی گەورە میهرەبان سڵاو و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بەڕێستان و بۆ سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان من وەکو ئەزمموی مامۆسایەتیم کە ماوەی 23 ساڵە لە بواری پەروەردەیە ئیشەکەم لە قۆناغی بنەڕەتیە و وەکو ئەزمموی کاری ڕێکخراوەیشم کە سەرۆکی ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنیم و لەگەڵ چەندین ڕێکخراوی نێودەوڵەتیان لەم مەجالەیە ینی پرۆژە و کار و چالاشیم هەبووە بابەتی پەروەردە بە شێوەیەکی گشتی و دوایی ناو چەمکی بەهای پەروەردەی ئیسلامی لە قوتابخانەکانە بابەتێکی گرنگە بۆ تاک و ئێمە هەمومان نەزانین ئەو زانستی کۆمەڵناسی و دەرووناسی کە ئیسایڵێت مناڵ لە قۆناغی لەدایکبوونی تا 12 ساڵی قۆناغی تەکوینی کەسایەتی مناڵە واتە ئێمە توانین بەتایبەت لە قۆناغی یەکەمی بنەڕەتی کە لە پرۆسی وەزارەت پەروەردەیە لە پۆلی 1 تا 6 ئەم 6 ساڵە ئەگەر لە ڕووی استراتیژیەوانێ واتە کاڵم استراتیژی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان استراتیژیان ڕوئیی وابێت بێت نەوەیەک پێ بگەێنێ ئەم نەوەیە ئەتوانیت لە ماوەی ئەو 6 ساڵەیە و بە تایبەتی تریش 3 ساڵی قۆناغی دوای ئەوش کە قۆناغی هەرزەکاریە لە پۆلی حەوت تاوەکو پۆلی نۆبی خێنە سەری تەکمیلی ئەم قۆناغە بکەین ئەتوانم بڵم لە ماوەی ئەو 9 ساڵە تا تەمەنی 5 ساڵی ئەتوانین بڵین لە دوای 20 ساڵی تر مەلامح و وێنەی پێکاتی کۆمەلگەی هەرێمی کوردستان چۆنە چونکە لە هەموو دنیاە وەزارەتی پەروەردە یاخود جیهەتی تەشریعی کە پەرلەمانی کوردستان و حکوومەتە ئەو لە ڕووی استراتیژیەوەیەت ئێوە کۆمەلگا ڕووی ڕسم و وێنەی کۆمەلگا ئاچەشە بۆ 20 ساڵی ئایندە بۆ 25 ساڵی ئایندە کامە پێوتت پلانی استراتیژی لە دیدارێکم لەگەڵێکێک لە بەرپرسەکانە لە ئەم شاری سلێمانیە ئەو کاتەکە لە ڕێکخراوە بووم فیستیڤاڵی خاڵمان هەبوو کە فیستیڤاڵی قورئان خوێندنی ساڵانە بوو بڕیار بوو پارێزگای سلێمانی بودجەی پرۆژەکە بخاتە ئەستوی خۆیان جەنابی کاک بەهرۆز کە ئەو کات قسەیەکی کرد بەڕاستی بە ئینسافەوە قسەکە وەکو خۆی بژێڕنەوانەیە وتی پێشکەوتنی کۆمەلگا بەس بریتی نییە لە بە ئاسمانە بردننی باڵەخانەکان وتی من کەسێکم کاتێک کە بە کۆڵان و گەڕەکی شاری سلێمانی ئاڕۆم تەمەنای ئەوەکەم کاتێک کە گوێم لە بانگبێژێکە بێت لە مزگەوتێکەوە بە مەقامێکی ئەوەندە خۆش ئەم بانگە بخوێنە دوام لێ بکات سارەکە ڕاگرم تا تاوا ئەبێ کەواتە پێگەیاندنی کۆمەلگا بەرەو پێشبردننی کۆمەلگا تەنها بریتی نییە لە ڕێگاوبانەکان کە ژێرخانی ئابوورین تەنها بریتی نییە لە ژمارەی ملیاردێر و ملیۆنەرەکانمان تەنها بریتی نییە لە بە ئاسمانبردننی باڵەخانەکان بەڵکو ئەوەی کە لە دیدارەکەی دکتۆر زیباشە ینی قسەکانی کرد ئێستا ئێمە لە ڕووی پەروەردەییوانێ لە دوای تێپەڕبوونی 30 ساڵ بەسەر ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانە نەوەیەک دروست بووە ئینتیمای هەبێت بۆ ئەم خاک و وڵاتە نەوەیەک دروست بووە کە پابندی هەبێت بۆ ئەم خاکە ئەگەر لە سەرەتایی ترین پەیامی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی پێ بکەین دیقەت بدە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنانەت
بەس بە گفتار نەهاتووە نەوەیەک پەروەەر دەکات یاخود ئومەتێک پەروەەر دەکات بەڵکو تەنانەت ڕفتاری ڕۆژانەشی بریتی بۆ لە پەروەردنینەوەکەی لەو چرکە ساتە ناڕەحەتی کە لە مەکە دەری ئەەکەن ڕاوی ئەنێن ئیتر هەڕەشەی کوشتنی لەسەر هەڕەشەی تیرۆرکردنی لەسرە کە هەموو بنەماڵە و قەبیلەکانی مەکە کۆبوونەتەوانێ و هەر بنەماڵ و قەمیلەیەک یەکێ لە پیاوە ئازاکانی ئەم بنەماڵەیە و ئەکەنەوە بۆ ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ماڵەکەی خۆیان تیرۆرکەن بە تعبیرەکەی ئەم سەردەمە لەو کاتەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم بڕیارە داد مەکە بەجێ بێڵێن کە خەریکە ئیتر لە بەرزایەکانی مەکە ئاودی ئەبێت ئاور ئەداتەوانێ و چاوی فرمێسێک دێتە خوارە بە چاوەکانی ئەلە وەڵڵاهی ئەی مەکە خۆشەویستترین و پیرۆستترین بۆ قەعەرزی لە دڵی محەممەدا ئەگەر بە زۆر دەریان نەکردمای قەت ئەم شارم بەجێ نەئەهێشت ئەمە ئەو پەیامەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوێت بە هەموو شوێن کەوتوانی بدات کە یەکێک لە جوانترین و سادەترین ئینتیمای هەوڵاتێ بۆ ئەو شوێنەی کە تیا ئەژێت هەر بۆیە بە نیشتیمان ئەڵێن دایکی ئەو شوێنەیە کە تۆ هەرەوەنی ئەو ئافرەتە نیە کە تۆ لە دامێنی ئەکەویتە خوارە بەڵکو ئەو شوێنەی کە لی ئەکەویتە سەرزەوی ئیتر پێت ئەڵێن دایک بۆیە نیشتیمان ئەمە ئەو شوێنەیە کە ئینسان تیا دروست ئەبێت یا گەورە ئەبێت یا تەکوین ئەبێت پەروەردەی ئیسلامی ئەگەر بینە سەر ناوەرۆکەکەی کە لەوانەیە لەم ئەڵقە کورتەی نیو سەعات 40 دقیقەیان نەتوانی باسی بەهاکانی پەروەردە بکەی لە ئاینی پیرۆزی ئیسلامە لە ڕاستیە ئەوەندە بەهای بەرز و جوانی تیان بۆ ئەوەی کە تۆ تاکێک دروستکەی نەوەیەک پێ بگەێنی کە لە دوای 20 ساڵی تر لە دوای 25 ساڵی تر حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە ناوی وەزارەتی ناوخۆ وای وەزارەتی داد و ناوی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە ئیتر بێسەر ئێشەترین و بێکێشەترین وەزارەت ئەبن لە دوای 25 ساڵی تر بەڵام بەمەرجێ استراتیجیەن تۆبی پەروەرد نیوکۆڵە مامۆستا کێ دەستی گرتون ینی بۆ نایکەن لە چی ئەترسن لە کام گۆشەی پەروەردەی ئیسلامیە ترسن یانی ئەمە کوێی خراپە مناڵی وەکو بەڕێز باست کرد سبەی دز نەبێت و لە ڕووی مەجلیس و بینەران خوێڕی نەبێ دنیا گرفتی کۆمەڵایەتیمان هەیە ئەگەر پەروەردەیەکی ئیسلامی هەبێ یانێ تاوان ناکا بە ناموسە بە ڕەوەژ طبعا ئەمە دنیابینی ئەو پارتە دەرئەخات کە ئێستا ئەمڕۆ ئەو کار بەدەستی حکوومەتە ئێمە لە فیدراسیۆنە ڕێکخراوە ئامانجەکان لە ماوەی پێشووە دیدارێکمان ساز کرد لەگەڵ ژمارەیەک لە کەسایەتی یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ئەندامی لیژنەی پەروەردەیە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی باسی لەوە کرد کە وتی من لە دیدارێک لەگەڵ وەزیر و جێگرەکەی و ستافی ئەنجومەنی وەزارەتە باسی ئەم پرۆژە یاسای تازی وەزارەتی پەروەردەمان کردووە وتی جێگری وەزیر پێوتین زۆر بە عیبارە سەرەوە توێتی ئێمە دنیابینیمان دنیابینیەکی ئەلمانیە بۆ وەزارەتی پەروەردە و بۆ پەروەردە هەر کاتێک ئێوە هاتنە سەر حکوومەتی ئیسلامی ئەتوانن ئەو کاتە پەروەردەی ئیسلامی و سیاسەتی پەروەردە بۆ نەمەت و دنیابینی خۆتان داڕژن کە خۆتان مەبەستانەکەمە بەسی لەوەیە کە ئەو سەر بە پارتێکی ئیسلامیە قسەکە لێرێ ئەم دنیابینی ئەم پارتە دەرەخات بەڵام لە ڕاستیە پرۆسەی پەروەردە پەیوەندی بە دنیابینی پارتێکی سیاسیەوە نییە من ئەمێ نمونەیەکی بەسیط دەنمەوە من دۆستێکی و نزیکی کەسی خۆمەیانی لە پەرلەمانی عێراقا لە ساڵی 2015 بۆ 2016 لەگەڵ وەفدێکی پەرلەمانی عێراق وتی سەردانی کۆریای باشوورمان کرد هەمومان نەزانین کۆریای باشوور ساگەیەکێکە لە وڵاتانی کە بەتایبەت لە عالمی تەکنۆلۆژیا کە شەریکەی گالاکسی و سامسۆنگ لە وڵاتەیە بەرهەمێنێت یعنی ئیتر ڕیادەی هەموو عالەمەکە ئێستا لە مەجالی سمارتە کە ئەمێرە ئەرزیدەکەکانە وتی سەردانی پەرلەمانمان کرد کە چوین مناقەشەی میزانی ساڵی 2016 بوو میزانی ئەو ساڵەتە بەناوەکو جۆرێک لە پرسیار پێوەندم وتی تۆ لە مەجالی مجتەمەعی مەدەنیایی شەکەی بە تەسەووری تۆ میزانی 2016 وڵاتی کۆریا چەنەوە بێت منیش بە تەخمینی ینی ئەو کاتە 1-2 ساڵ بوو عێراق ئاستی فرۆشتنی نەوتی باش بوو ینی تەنانەت گەشتە 100 قسور ملیار دینار وتم لەوانەیە لە دەوری 200-300 ملیارا بێ وتی کاک جەبار زۆر زیاتر بڕۆ لەدوایە تەمان ڕقەمەکەم نەزانی ئەو پێوتە وتی میزانی 2016 کۆریا باشوور 840 ملیار دلارە کۆریایە کە بەقەدەر هەرێمی کوردستان نابێت لە ڕووی موقعی جوغرافیەوە لە ڕووی پێگەی جوغرافی وەکو زەوی بەڵام ئەم بودجە و میزانیە زەبەلاحە پرسیارەکەی دووەمی کە وەڵامەکەی پێوتم ئەوە لە هەمووی شۆکتر بوو ئەژەو بوو وتی بەڕای تۆ لەم میزانیە گەورە لە ساعت چەندی بۆ کەرتی پەروەردە تەرخان کرابێ کە من بینا لەسەر وڵاتی کە خۆم تیا ئێژەن ببرێ کوڕی ژینگەکەی خۆمم وتم لەوانەیە لە سا 3 4 5 وتی نەخێر لە سا 39 ئەو میزانە بۆ کەرتی پەروەردەیە لە کۆریای باش 800 میلیار کاکاتە 300 قسور ملیار دلار کە بەداخەوە لە وڵاتانی ئێمە لە 100 ملیار دلار
لەوانەیە تقریبان 7 ملیار 6 ملیار 5 ملیار 3 ملیار بۆ کەرتی پەروەردە ناکرێت بەڵام 40-50 ملیار لەم بودجەیە بۆ کەرتی سەربازی و عسکەری و ئەمنی تەرخانەکرێت. مامۆستاکێشە لە پەروەردەکەشانەوە یعنی ئێستا بیناکانی قوتابخانەکان زۆربیان پێ طبعا ئەوە بەشێکی ترە لە سیستمی پەروەردە و لە استراتیژی پەروەردە بەڕاستی شوێنێک نییە بۆ پەروەردە بە دڵنیاییەوە ئەوە ئەگەر ئینشەڵا دەرفەتە بوو لە دوای مەزە بۆ سامێوی لەسەر جەوهەری قسە بابەتە قسە بکەم ئەگەر نا لە ڕاستی ئەوەی شێک لە گەورەترین گرفتەکان چونکە تۆ نەک ناتوانانی پەروەردە چونکە وەزارەتی پەروەردە پێڵەن وەزارەتی پەروەردە و فێرکردن لە کاتێکە کە وەزارەتی پەروەردە و فێرکردن ئەسڵ وایە بێ یەکەم پرۆسەکە بۆ مناڵەکان و خوێندکارەکانمان نەکرێت پەروەردەکردن بێ ئەنجا لە دوایە فێرکردنە ئێستا وەکو پەروەردەمان فەرامۆش کردووە بینا و پێداویستەکانی فێرکردنیشمان خراپە چونکە 500 قسوور قوتابخانەمان سێدەوامیە کە ئەسڵ وایە ئەبێ خوێندکار هەموو ڕۆژە 6 جوانی 40 دقەی بخوێنە بەلانی کەمەوە ئێستا لەو قوتابخانانەی کە سێدەوامین 4 وانەی نیو سەعاتی ئەخوێندرێ چونکە لە سەعات 8 بۆ 5 ئێوارە ئەکاتە 10 سەعات 10 سەعات دابەشی کە بەسەر سێ دەوامە یەکی 3 ساعت و 20 دقەیان بەرەکەوێت 3 ساعت و 20 دقەیە چەندی تەبەن بۆ تەبدیلی بە دەوامەکان نزیکەی 3-20 دقەیمان ئەوێ لە بینی وانەکانیشە 5 دقە فرسەدانێ یعنی ئەگە 12 فرسەت بێت ئەوە ساعتێکی ئەڕوا 3-20 دقەی ساعتێکی ئەڕەکەواتە 8 ساعتی ماوەتەوە 8 ساعت دابەشیکەی بەسەر سێ دەوامەیەکی 2 ساعت و سوورەکات کەواتە ناکاتە 5 جوانی نیو ساعتیش نەک 6 جوانی 40 دقەی بۆیە هەر فریای پرۆسەی فێرکردنەکە ناکەین لێرەیە ئەوە لەوەی کە 1000 و قسوور خوێندکار خوێندنگەمانەیە 2 دەوامین یعنی ژمارەیەکی کەم لە خوێندنگەکانمان 1 دەوامین و بەو مواسەفاتی کە ئەبێ بەم پرۆگرامە بوترێتەوانێ ئەمە بەخۆی بابەتێکی ترە بەزوتم بۆ ئەمێ لەسەرمە بوەستم کاتێککە باسی ئەم 340 میلیارد دلاری کرد لە میزانیە وتی بەسەرۆکی لیژنەی پەروەردە مود لە پەرلەمانی کۆریا پێم وت ئەم بودجە بەلاحە بۆ وتی سیاست و دنیابینی دەوڵەت وایە ئەم بودجەی ئەمڕۆ لەم 300 میلیارە ترخان یەکەین بۆ کەرتی پەروەردە لە دوای 20 ساڵی تر 300,000 میلیارد دلارمان بۆ ئەهێنێتەوانێ کەواتە تۆ لە دوای 20 ساڵ نەوەیەکی بەرهەم ئەهێنی یان نەوەیەکی بەکارهێن نەوەیە کە هەموو تواناکانی حکوومەت بەکارهێنیت بۆ ئەوەی ئاراستەی بکات و ڕاستی بکاتەوە لە هەڵەو کەموڕەکانی یان نەوەیە کە ببێ بە یەک پارچە لە تۆپەڵک لە ئاراستەکردنی حکوومەت و دام و دەستگاکانی حکوومەت ئەم دنیابینیەیە کە ئێمە ئەتوانین ئێستاکانە بنیادی بنین ئەوەی کە ئێستا ئەم مشتومڕی هێناوەتە ئاراوانە پرۆژە یاسای وەزارەتی پەروەردەی تازەیە طبعا بەڵێ جەنابی وەزیر لەگەڵ پەڕی دەستخۆشی کە من ئەتوانم بڵم بە ئینساف وایانی لە ماوەی ئەم 3 ساڵەی یەکێکە لە وەزیرە باشەکانی کەرتی پەروەردە چونکە بەداخەوە وەزارەتەکانی خولی پێشووتر ینی خەڵکانی ئەمنی و حیزبی و عسکەری بوون هاتون کەرتی پەروەردەیان ئەلەقەل ئەم پیاوە پیاوێکی ئەکادیمیە پیاوێکە لە ڕووی تەواصل و کۆنتاکتی زۆر باشە لەگەڵ مامۆسایان لەگەڵ بەڕێوەبەرەکان لەگەڵەوە پیاوێکە مەیدانیە کە من بە خۆمەچێکم لەو مامۆسایانی کە لە قوتابخانەیەکی لادەیەکە دەوامەکەم شخصی خۆی هاتووە سەردانی قوتابخانەکەی کردووە و هەندێک پێداویستیمان خستۆتە بەردەمی ئیمزای کردووە لە صحیح لەسەرداوە کە ئەم پێداویستیانە تقریبا تەمام لە نسای 70-80 وعدی بەڵێنی داوە کە ئەم پێداویستانە بدەن کە ئەمە بۆ خۆی بۆ وەزیرێکی پەروەردە لە هەرێمی کوردستانە کە دنیا قەیرانمانەیە لە بواری پەروەردەیە ئەمە هەنگاوی زۆر عملین زۆر باشن بۆ کەسی وەزیر بەڵام دەستبردن بۆ پرۆژە یاسای پەروەردە و بۆ ناوەڕۆکی کە تایەتی و کەسان مشتومڕەکەی دروست کردو ئەمیش ئەوەیە کە جەنابی وەزیر ئەڵێ بەداخەوە ئەو لایەنە سیاسیانە و ئەو ڕێکخراوانی کە لە سەرهاڵی ڕابردوو نەیانتوانیەوە دژایەتیمان بکەن و شەڕی گەندەڵیمان لەگەڵا بکەن ئێستا هاتوون بەمە ئەیانەیە مەشغوڵماکەن لە ڕاستیە کەرتی وەزارەتی پەروەردە ئەتوان بڵم کەمترین مەجالی گەندەڵی تایە لەوانەیە گەندەڵی لەوایە کرابێ گرێبەست کرابێ لەگەڵ کۆمپانیایەک بۆ تەبعی کتێبێ گرێبەست کرابێت لەگەڵ کۆمپانیایەک بۆ دامکردنی پێداویستەکانی ناوەندەکانی خوێندن کە ئەمە بەراورد بە وەزارەتی سامانە سروشتەکان و وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ و وەزارەتی کاروباری کۆمەڵاتی کە بە هەزاران بندیواری تیا موچە ئەخۆند و موچە و سێ موچانەیە بۆیە بالفعل کەرتی پەروەردە کەمترین پشکی گەندەڵی بەرەکەوێت بەڵام ئەمانای ئەوە نییە کە چامان لەسەر کەرتی پەروەردە نەبێت بەتایبەت ئەوانەی کە خەمخۆر و دڵسۆزی بواری پەروەردەن جارە پرسیاری یەکەم و جەوهەری ئەوەیە ئەم پرۆژەیە چێ نووسیوێتیەوە ئەو لیژنەیە چێن کە وەزارە دیاری کردووە بۆی ئەم ڕژنووسی یاسا بنووسێتەوە باشتر تێبگەین ینی زۆر مناقەشە لەسەرم بابەتەکرێت لە قۆناغەکانی خوێندن پێمان بێت لە پۆلی یەکی بنەڕەتیەوە وانەیەکمانە ناوی پەروەردەی ئیسلامی پێ قۆناغەکە باڵم کۆمەڵێک ناوەڕۆکی تایە پەروەردەی ئیسلامی سەر لەبەری ئەمە ئەگۆڕدرێ یان ئێستا بۆی وێنەکە وازەح بێت طبعاً ئەم ساڵی خوێندنیش ئەو پرۆگرامانە خوێندن دەستکاری نەکراوە و طبع کراوەکو خۆی لە ناوەندەکانی خوێندنە
بڵاوکرێتەوە چاپەکرێەوە ئەدرێ بە خوێندکار و مامۆساژ ئێڵێتەوە بەڵام ئەوەی کە ئەم گرفتەیە ئەمێژەوەیە کە ئەم پرۆژه یاسای ئێستا وەزارەتی پەروەردە ئاراسی لیژنەی پەروەردەی کردو لە پەرلەمانی کوردستان و بە حساب لیژنەی پەروەردە دانیشتنی تایبەتی بۆ کردو لەگەڵ ئەندامانی لیژنەکەی تاوتویان کردو ئێستا ئامادە کراوە دراوە بە سەرۆکایەتی پەرلەمان و بە لیژنەی یاسایی بۆ ئەوەی لە دوای خولی پشووی هاوینەی یاسادانانی پەرلەمانی کوردستانەوە بخرێتە کارنامەی پەرلەمانی کوردستان و خوێنەوەی بۆ بکرێت لێرەوە گرفتەکە دەرەچێت ئەم یاسایی کە ئێستا هەیە بەم سەرنج و تێبینیانەی کە خەڵکی پسپۆر و شارەزای بواری پەروەردە هەیەە بخرێتە کارنامەی پەرلەمانەوە خوێندنەوەی بۆ بکرێت بەم شێوەی کە ئێستا هەیە دەربسوێنرێ بۆ ساڵی خوێندنی 2023 24 و 25 و بەرەو ژوورترە تا ئەم یاسایە بەرکارە بێت چونکە لە دوای دەرچواندنی یاساکە بە ژمارە ئەوەنا سەرۆکی هەرێم تەوقعی لەسەرەکە و دوای وەزارەتی پەروەردە ئەبێ دەستکا بە تعلیماتی جێبەجێکردنی یاساکە هەندێک لەو بەرگە و مادانەی کە مشتومڕی لەسەرەویژەوەیە بنمونە لە مادەی 18 ئەم یاسایە باز لە پرۆگرامەکانی خوێندنەکات لە قۆناغی بنەڕەتی لە قۆناغی ئامادەی لە پەیمانگاکانە کە سەر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و سەر بۆ وەزارەتی پەروەردە پرۆگرامێک کە ناوی پەروەردەی ئیسلامیە ئەم ناوە لابراوە کراوە بە پرۆگرامی پەروەردەی ئاینی ئەمە یەکەم ئیشە لەم شتانە یەکەم پرسیارەکە ئەوەیە گوتم ئەم یاسایە چێ نووسیوێتەوە ئایا ئەوانەی کە نووسیویانەتەوە شارەزای هەموو بوارەکانی وانەکانی خوێندن و ناوەندەکانی خوێندن شارەزای ئاینەکانی هەموو ئاینەکانی هەرێمی کوردستانن بە پێکاتە کەمایەتەکانیشەوە وەکو زەردەشتی و مەسیحی و ئەوانەی تری شەوانەیە کە دیارە لە هەرێمی کوردستانە وەکو مەزهەب شیعەشمان هەیە بەڵام ئێمە ئاینی زەردەشتیمانەیە ئاینی مەسیحیمانەیە ئاینی ئیسلامیشمانەیە لەگەڵ کەمینەیەکی زۆر کەم بەڵێ یەزیدیمان هەیە بەڵام یەزیدی لە ڕاستی ژماری دانیشتوانن ئەوانەی کە ئەکەونە هەرێمی کوردستان و کەمینەیەکن و لەگەڵ کەمینەیەکی کاکەیشمان هەیە کە لە پارێزگای هەڵەبجە لە هەندێک شوێنی ترن زۆر باشە هەموویمان قبوڵە و مێژوو شایەتی ئەدات بەوەی کە زۆری نەبوون و هەیمەنەی ئاینی پیرۆزی ئیسلام و شوێنکەوتوانی ئیسلام نەبووتە مای ئەوەی کە ئەم کەمینانە لە ناو بچن یا ئەم کەمینانە بتوێنەوە بەڵکو باشترین بەڵگە بنمونە من هەموو جارێم قسەم کردو پارێزگای هەڵەبجە لە دوایین هەڵبژاردنە ئیسلامیەکانی بنەوەتیایە باشە و پێشتریش منبع و سەرچاوی تەریقەتی قادری و شێخانی تەریقەتی بیارە و نەقشبەندی و ئەحزابە ئیسلامیەکان توان بڵم بە یەگرتو و بە کۆمەڵ و ببزوتنەشەوە منبعی سەرای دروستبوونیان لێوە بووە بەڵام تا ئێسەکانش لە گەڕک و کۆڵانەکانە کاکەیەکان هەر لێ موجودیان هەیە و تا ئێسش پارێزگایی لە کیانی خۆیانیان کردووە تا ئێسش ڕۆژێک لە ڕۆژان نەمان بیستووە ڕۆژ ئەندامێکی کاکەی ئەندامێکی خێزانیم کاکەیانە لەسەر کاکەیبوونی کوژرابێ لەسەر کاکەیبوونی ئیهانە کرابێ لەسەر کاکەیبوونی لە گەڕکێکات دەرکرابێ بەڵکو بە پێچەوانەوە من نمونەیەکی زۆر جوانم لایە کە باوکی یەکێک لە هاوڕەکانم بۆ ژێڕام وتی جەژنی ڕەمەزان بوو لە ساڵانەی ڕابردوو لە دووەم ڕۆژ جەژنە لە گەڕەکەمانە ئەگەڕین بۆ جەژنە پیرۆزە وتی چوینە ماڵک لە گەڕەکانە وتی یەکێک لە ماڵەکان لە گەڕەکەمانە ماڵێکی کاکەین درگاکەیان کرابووانە چونکە ئێستا من لە تاوزە دانیشتم لە ئێمە پێشش ماڵی کاکەی لێ وەکو ئێمە موسڵمان لە جەژنەکانە درگا خەنە سەر پشت و سینەکان داناوە چکلێتی لەسەر و ئەچین سەردانە نەکەین و تەوقەشیان لەگەڵاکەین و چکلێتەکەشیان لێوەرەگین لەگەڵەوەی کە ئەوان وەکو ئێمە بە ڕۆژوو نەبوون وەکو ئێمە ینی لە ڕوو ئاینەکەیەوە پابند نییە بەم نوێژە بەڵام لە ڕووی کولتوری و کۆمەڵایەتی و پێکەوە ژیانەوە شتێک نییە یانی و کۆڵە باز لە جیاوازی بکات تاوەکو من شعورێکم بۆ دروست بێ لە ناخمە کە بڵە مەڵامە کاکەی یەبا نەچم بۆ ماڵیان یا خصومێکمان لایەکان کاتێکە ئێمە زۆرینەی بە دڵنیاییەوە لە ڕووی شوێنکەوتوی ئاینی ئیسلامەوە بەڵێ هەرێمی کوردستان زۆرینەیە وتی سەردانی ئەو ماڵەمان کرد کە چوین وتی دانیشتی نێمە چوار پیایی بە تەمەن کامڵ وتی ساحەبی ماڵەکە شەربەتی هێنا قەدەری خۆوا بوو ئەمە زۆربەی مسلمانان لە دووەم ڕۆژی جەژنەوە دەسەکەن بە ڕۆژی شەوال ئەگرن وتی هەر چوارمان بە ڕۆژوو بووین وتی یەکەم و دووەم و سێمی چەند شەربەتەکانی خوارد وتی هاتە سەری چوارم شەربەتەکە مەڵگرت و خواردنەوە ڕۆی کابرا قەدەرە دانیشتی دوایی هاتی وتی چیان پێ وتم هەیە کاک حاجی فڵانەوە بۆ کرد بۆش ڕۆژەکە دەشکان وتی ئەم ڕۆژۆ سنەتە پێم باش بوو ڕۆژەکە بشکێنم باشترە لەوەی کە دڵی ئەم پیاوە بشکێنم کە دراوسێمان و لە گەڕەکەمانە سەیری تێگەشتنی مسلمانان کە سەیری تێگەشتنی مسلمانەکە بۆ پێکەوە ژیانیان لەگەڵ شوێنکەوتوانی ئاینەکان بۆیە ئەم پرۆژە یاسای ئێستا کە کاتێک یە تۆوانەیەک ناوی پەروەردەی ئیسلامیە یەکسەرێکی بە پەروەردەی ئاینی ئەمە یەکسەر ئۆتۆماتیکی ئیستیفزازبوونێک لە دەروون و لە هەست و نستی هەموو تاکەکان کە زۆرینەی مسلمانە لە هەرێمی کوردستانە دروست ئەەکەی شعورێک بۆ ئەم هاوڵاتانە دروست ئەەکەی کە ئەم حکوومەتە باکی بە ئاینی ئەم کۆمەڵگایە نییە لە کاتێکە تەبان ئەمێ ئەلێرا یەک جملێتی بڵم بۆی تەکمیلی قسەکانم بکەم ئەم پرۆگرامە وایە ساڵانی ڕابردوو لە چەند ساڵی ڕابردووە بۆی وێنەکە جوانتر بەلای بەڕێستانش و لای بینەرانیش کە ڕێکخراوێکی ئەمریکی هاتووە خولێکیان بۆ نزیکی 500 مامۆسای وانەی مێژوو کردوێتەوە ئانی پسپۆری وانەی مێژوون لە قوتابخانەکانە
کە وانەی پەروەردەی ئاینی لە بێ ئەبێ مامۆسای مێژوو بیڵێتەوە بۆ چونکە باز لە بەهاکان ناکە باز لە مێژووی ئاینەکانەکە لە هەرێمی کوردستانە واتە ئەگەر ئەم یاسایە بەرکار بێت و دەربسوێندێت وەزارەت هەر لەپەی لە مادەی 15 لە بڕگەی 3 و 4 سەلاحیەت ئەدات بە وەزارەت کە دەستکاریکردن و زیادکردنی وانە و بڕگەی خوێندنی هەیە لە پرۆگرامەکانی خوێندنەوە ئەگەر ئەم یاسایە دەرچێت وانەی پەروەردەی ئیسلامی نامێنێ ئەبێ بە پەروەردەی ئاینی دوای ئەو کاتە سەلاحیەت درراوە بە وەزارەت ناوەرۆکی ئەم وانەی پەروەردەی ئاینیە لە 2023 بۆ 24 و ساڵانی دوایتر چیلێیت ئەمەیە قسەکە ئەمەیە کە جێی گومانە کە مامۆسایانی ئاینی یەکێتی زانایان خەمخۆرانی بواری پەروەردە شوێنکەوتوانی ئاینی ئیسلام ئەبێ لەگەڵ حکوومەت طبعا من لە ڕاستیە مستەغربم ئەم قسەیە لێرەوەمێ ئاڕاستی پارتی دیموکراتی کوردستانی بکەم پارتی دیموکراتی کوردستان دامەزدنەری ئەم پارتە پیاوێکە ڕەمزێکی ئاینی پێڵەن مەلا مستەفا کاک مەسعود کە کوڕی گەورەی ئەوە سەرۆکی ئەم پارتیە و سەرۆکی ئەوتان بڵم وەکو پارتیەکان خۆیان لەن ڕابەری ڕوحینەتەوەی کووردا نابێ ئەمە قبول بکات چونکە باوکی ئەو شێخ عەبدولسەلام کە بنەماڵی شێخ بوونیانی ئەمانە هەمویان لە ڕێگا و ڕێچکەیەکی شوێنکەوتی ئاینی پیرۆزی ئیسلامەوە هاتوون و پارتی دیموکراتی کوردستان خودی خۆی وەکو حیزب تا ئێستاکانە بە جوملەیەکیش لە مەلامیحێکە لە بەیاننامەیەکانە لە ئۆرگانێکانە شتێکیان نییە دژ بە ئاینی پیرۆزی ئیسلام چونکە دەیان ڕشێنکەوتیان دەیان شێخ دەیان مامۆسای ئاینی تەنان سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ئێستا جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵا لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی یەکێتی زانایانە ئەمانە بەڕاستی هەمووی جێی قسە نابێ ئەم شتە بەیەڵی ئەوە بە ئاسانی بە سادەیی تێ بڕواندێت بۆیە وە گوتم پرسیارەکە ئەوەیە ئەم یاسایە چێ نووسیوێتەوە ئایا ئەو خەڵکانی نووسیوانەتەوە پسپۆڕن لە بواری یاسایە پسپۆڕن لە بواری پرۆگرامەکانی خوێندنە گرفتێک هەبووە ئەمەی دانا ینی خۆی لە ڕاستیە ئەوە نەبوو بۆ سەرێشەیە بۆی بیگۆڕن و جارێن ماوەسامی ئەوەش پرسم بەڕاستی ئەمە گۆڕی نییە هەر لابردنە چکە دوایە بێتە مێژووی ئایناسی یعنی ئەمە خۆی لە ڕاستی ئەگەر بڕیارە مێژووی ئاین بێت من وکو مامۆستاکی کۆمەڵایەتی لە کۆمەڵایەتی پۆلی 4 لە کۆمەڵایەتی پۆلی 5 6 7 8 9 ئێمە لە ئەم 6 ساڵی خوێندنمانە لەوانی کۆمەڵاتی بابەتێکی تیا باسی مێژووی ئیسلامە باسی لەدایکبوونی پێغەمبەرەکە ئەگەر بڕیار بێت ئێمە مێژووی ئاینەکان بڵێنەوە کاکە بامین بڕۆگرامی وانەی کۆمەڵایەتی دەستکاری ئەەکەین لە جیاتی ئەوەی کە بۆ نمونە لە پۆلی 5 بنەڕەتی پۆلی 5 سەرەتایی باسی مێژووی هاتنی ئیسلام و خلەفای ڕاشدین و عەباسی و ئەمەوی و دوایی میرنشینەکانی حەسنەوی و چێ بکەین کەمان هەمووی بە مێژووی ئیسلام مەژڕن کاکە ئەم بەشەی کاملی لای ئەبام تەنها کەمێک باسی مێژووی ئاینی ئیسلامەکەین مێژووی ئاینی زەردەشتی مێژووی ئاینی مەسیحی ئەمە بە مێژوو ئەگەر بڕیارە ئەو کاتە مامۆسای پسپۆری مێژوو ئەیڵێتەوە وەکو پسپۆڕێکی باری پەروەردە وەکو باوکێک وەکو هاوڵاتێک ینی مناڵێک لە قۆناغی بنەڕەتی کەی ناڵێن با نەخوێنرێت ینی ئێستا ئێمە گرفتمان لە پەروەردەکە هەیە ینی بۆ ئەبێ پەروەردەیە کە وەزارەتەکەش وەزارەتی جارێ پەروەردەیە ئێمە باز لە پەروەردەیەکەین ئەگۆڕێ بە شتێک کە مناڵێک هەنێ چی پێویستەکە ئێستا تەنان مێژووی ئیسلامیش بزانێ ئێمە پەروەردە ئیسلامیەکەمانەوێ من ئەمەوێ باز لە شتێکت بۆ بکەم کە فەلسەفە و ڕوحی ئیسلامە طبعا لەم پرۆگرامە پێشنیارکراوی کە تەسریب کراوە و بڵاو کراوە دەستگاکانی ڕاگەیاندن من ئەلەم ڕۆژانە لە هەولێر دیدارێکە بوو کۆنفرانسێکە بوو لەوێ کتێبی کەمایەتیەکان دانرابوو چونکە کۆنفرانسەکە تایبەت بوو بە کەمایەتیەکان لە عێراقا و ئینێکە لەوانە کتێبێکی تیا بوو نووسا بوو ئەلفەلسەفە ئەزەردەشتیە سەر و نوسخەم هەڵگر لە کتێبەکان هەر ئەوە لەو کاتی یعنی ئەو لەو چەند دقەی پێشوی کۆنفرانسەکە دەست پێ بکات کتێبی فەلسەفەی زەردەشتەکەم هەڵەدایەوە لە لاپەڕی سێمی وتەیەکی پیر لوقمانە هێنێتەوە ئەڵێ ئێمە وەکو ئیستراتیژی ئاینەکەمانەوەیە کە هەموو منداڵێک هەتا تەمەنی 15 ساڵی ئەگەر لە عایلێکی زەردەشتیشتا لەدایک بن ئیجباری ناکەین و نایکەین بە باسی ئاینیشی لا ناکەین هەتا تەمەنیە بە 5 ساڵ لە 15 ساڵەوە ئیترە بێ ئەم کەسە خۆی ئەو کاتەکەیتە تەمەنی مراقی تێپەنە بەرەو هەرزەکاری و گەنجێتی ئەڕوا ئیتر ئەو کاتە ئەو ئازادە لەوەی چ ئاینێک هەڵەبژێرێت قبوڵمانە دێخۆ ئەم ڕوحە ئەم بابەتە تەبەن ئەم قسەیە نەسەن لەوێ بە عەرەبی نووسراوە لە مقابلەیەکی کەناڵی جەزیرەیە ئەم قسەیە بە تەرجومەکراوی نەسەن لەو پرۆگرامە پێشنیارکراوی وەزارەتی پەروەردە دانراوە باشە من پرسیارێکەکەم جەنابی وەزیری پەروەردە ئەنجومەنی وەزارەتی پەروەردە پیر لوقمان وەکو پیری زەردەشتیەکان هەرچیەکەیە نە پیرە و نەزەرا دەشتیانی هیچ لە شوێنێکی کەرینی بۆی لە کەناڵێکی گشتی و قساکەین تاوەکو نەبێ بە تەشیر من وەکو ڕێزێک بۆ بەڕێزیان وەکو پیری زەردەشتیەکان وەکو شوێنکەوتی ئاینی زەردەشتی کە ئەو پەڕی ڕێز و حرمەتم بۆ هەمویان هەیە بۆ چونکە ئەمە مەبدەیەکی قورئانیە خوا ئێمەی دروست کردووە ئەگەر مەبەستی وایە هەمومانی بە موسڵمانی خەڵقا کرد
ڕێی نەهێشتە بۆی هیچ شوێن کەوتێکی ئاینتر هەبێت بەڵام فەرمێ ئینا هەدەیناه السەبیلە ئیما شاکرە و ئیما کەفورە ئێمە عقلمان داوە بە ئینسان و ئیرادەشمان داوە بە ئینسان کە عقل و ئیرادە هەموو مەخلوقاتەکانی تر عقلیان هەیە ژیریان هەیە بەس ئیرادەیان نییە بۆیە لە غەیری مرۆڤ هەموو دروستکراوەکانی تر لەسەر زەوی مسەیرن مخەیرن عفوا مخەیرن مسەیرن ئەوانە لەبەر خاتی ئێمە دروستکراون باشە بۆ خۆشگوزەرانی ئێمە دروستکراون بەڵام ئێمەی مرۆڤ عقلیشمانەیە ئیرادەشی داوە پێ من بۆیە مرۆڤگەلێکی زۆر هەیە من باوەڕم بەخوا هەر نییە باوەڕم بە هیچ ئاینێک نییە باوەڕم بە هیچ لاهوتێک نییە بە هیچ دینێکی نیە لەسەر زەویە هەر بۆیە لە وڵاتانی ترشە زەردەشتی هەیە کۆنفوشیۆس هەیە کورە بوزی هەیە فڵان و فیسار هەیە زۆر ئاسایشە ئەمانە و ئێمە لە دەیان جار لەیان شوێنیانی شوێن وەکوتم لە مؤتەمەراتە بەشداری ما کردو لەگەڵ ئەو پرۆڕێز و حورمەتمانە تەقدیرمان هەیە بۆی هەرێمی کوردستان شوێنی پێکەوژیانی ئاینەکان بووە لە ڕووی مێژوویەوە ئێمە لەوانەی کۆمەڵاتی بە خوێندکارەکانمان ئەڵێ بە قوتابەکانمان ئێمە 5 بنەمای هاوبەشمانەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی لەسەر دروست بوون مێژووی هاوبەشمانەیە ئاینی هاوبەشمانەیە کولتوری هاوبەشمانەیە زمانی هاوبەشمانەیە خاکی هاوبەشمانەیە ئاینی هاوبەشی زۆرینەی پێکاتی ئەم کۆمەلگایی ئێمە ئیسلام بوو بەڵام سەرچاوی ئاینەکانی تریشی هەر یەک سەرچاوەیە هەر وەکو چۆن نەجاشی کاتێکە کۆچکردەکان لە مەکە و ئەڕۆن بۆ حەبەشە کە نوێنەری قوڕێژە چی دەیانێت پەشیمان کاتەوانێ و نەجاشی پەشیمان کات و ئەمانە بنێرنەوە بۆی قەتڵ عامیان کەن تیرۆریان کەن تاوەکو شوێنکەوتانی محەممەد کۆتایی پێبێنن بە کابرایی ئەمر ئەڵێ دەڵێ وەڵڵاهی ئەمانەت بێنا گۆڕموانە بە یەک شێو لە ئاڵتون چونکە ئەو قسەی ئەو ئیکات لەگەڵ ئەو قسەی مەسیح کردوتی سەرچاوەکەی یەک شوێنە کە مەبەستی لە خوایە لەبەرەوە لە ڕاستی حتا ئەگەر ئەم ئاینانە دەستکاریشی کرابێت ئێمە ئێسەکەنەوەکو مسلمان گرفتمان نیە لەسەرێ من لە ڕاستیە هیچ کاتێک باکم نەبوو لەوەی کە ناوەرۆکی ئاینی مەسیحی چۆنە مادام کۆمەڵە مرۆڤێکی خاوەن بڕوانامەی عقل و ژیری و ئیرادە قەناعەتی وایە کە ئەم ئاینە ڕاستە خۆی ئازادە لە چ ئاینەکە لەبژێرێت چونکە من وەکو مسلمانێک خوا فێری کردووم وەکو بەهایەک پێی وتوم ئەمە قیەمە لە ئیسلامایە کە قیەمی ڕێزگرتنە لە ڕای بەرامبەر قورآن حتى بمحمد أفرمد عليه الصلاة والسلام قل يا أهل الكتاب أي محمد برب أهل الكتاب أهل الكتاب شين كاكا يهودين مسيحيين نصارين فلان فلان بأمر بالين زردشتين كاكيين يزيدين هم أمانا أخينا ريزي أهل الكتاب باشا أفرمشي قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا أو بينكم ورم با گفتوگۆ بکەین قسەیەک لە من قسەیەک لە ئێوە تا ئەگەینە شوێ تا ئەگەینە خاڵێکی هاوبەش ئەللا نعبودە ئیلا الله ئەم پرۆگرامی کە ئێستا لە وەزارەتی پەروەردە گفتوگوی لەسەرکرد لە ڕاستی ئەمە مشتومڕ و جەدەلێک دروست ئەکا کە وەگوتم شوێنکەوتوانی زۆرینەی موسڵمان لە هەرێمی کوردستانە کەوتۆتە دووڕیانێک و کێسا گومانی هەیە بەرامبەر بەم سیاسەتە بۆیە ئەرکی وەزارەتی پەروەردەیە جار بۆی ئەم گومانە بڕەوێنێتەوانێ ئەبێ ناوی پەروەردەی ئاین بیکا بە پەروەردەی ئیسلامی چونکە تۆ ئەمە ڕێک پێچەوانەیە بە دەستوری عراقی لەبەرەوەی تۆ هەرێمێکی سەر بە عراقیت عراقیش دەستورێکی هەیە هەرێم خازەعا بێم دەستورە جێبەجێکە هەر یاسایەک لە هەرێمی کوردستان دەربچێت پێچەوانە بێت بە قیەم و بەهاکانی ناو دەستوری عراقی و مادە و بەرگەکانی ناو دەستوری عراقی محکەمەی اتحادی و ئەو خەڵکانی کە ئێساکانە دژن بە گۆڕینی ئەم یاسای و دەرچواندنی یاسا سبێنەڕۆن لە دادگای اتحادی لە بەغاش کاتەکەن و ئەم یاسای بە وەزارەتی پەروەردە هەڵەوەشێنەوە ئەمە تەبەن بەڵام ئەمە قۆناغی کێ ئەمە قۆناغی دوای دەرچواندنی یاساکەیە بۆی ئێستا ئەمە شینەکەمان بۆ ئەوەیە کە لە ڕاستیە ئەبێ بێن ئەم گومانانە بڕەوێنرێتەوە بۆ ناوی پەروەردەی ئیسلامی کراوە بە پەروەردەی ئاینی هۆکارەکە چییە یعنی بێزەحمەت وەڵامێکمان پێ بدەن چێ ئەم پرۆژە یاسایی نووسیوە ئایا خەڵکێکی تایەکە بۆ نمونە لە یەکێتی زانایان ئەنجا ئەگەر هەندێک لە بەناو ڕۆشنبیرەکان و خەڵکانی ناو سۆشیال میدیا چالاگوانان تەبەن هەندێک پۆستیان کردبوو باشە ئەم مەوزوعە بۆ ئەوەندە گەورە ئەکرێ بۆ ئەوەنە ئەجوڵێنرێ خۆ تا ئێستا وانەی پەروەردەی ئیسلامی لە ناوەندەکانی خوێندن بەداخەوە نەیتوانیوە خوێندکارێ قوتابیەک تاکێکمان بۆ پەروەردەکە ئەم قسەیە ڕاستە ئەزانم بۆ چونکە یەکەم منهەج و پرۆگرامی و پەروەردەی ئیسلامی لە پۆلی یەکی سەرەتایە هەتاوەکو پۆلی دوانزەکە هەمانە لە ڕاستیە بڕۆ کۆمەڵێ بابەتی تایە بابەتی پەروەردەیی نین لە بۆ نمونە یعنی لە فەرمودەیەکە لە قۆناغەکانی بنەوەڕەتیە باسی ئەفەرمێ من جهد في سبيل الله فقد غزا ئەی باشە ئەم باسی جیاد و بازی غەزا قوتابیەک لە پۆلی چواری بنەڕەتی چ پێویستەکە ئەمە مەفهومە فێر بێت بۆ نین لە جیاتی ئەمە بۆ نمونە باسی ووصينا الإنسان بوالديه حملته أمه باسی ڕێزگرتنی دایک و باوکی بۆ بکەین
باسی ڕێزگرتنی دراوسی بۆ بکەین کە ئەمانە قیەمی پێکەوە ژیانن ئەمانە بەهای خۆشەویستین بەهای ڕازگۆین بەهای دەستپاکین کە ئەمانە مەبادی ئەساسی و سەرەتایەکانی ئاینی پیرۆزی ئیسلامن کە ئێمە ئەکرێ مناڵەکانمان لە پۆلی یەک هەتا پۆلی 12 بێنین لەسەر ئەم ئەساسە پەروەردە بکەین و ڕایان بێنین و فێریان بکەین ئەوە ئەو کاتە نەوەیە دروستە بێکەوە گوتم ڕازگۆیە دەستپاکە بێکێشەیە چونکە بەی لە ملی ئامادە دزی بکە بەی لە ملی ئامادەنیە درۆکە کە ئێستا ئێمە ئەم وڵاتە بەدەست چیەوە جیرۆ دەین بەدەست درۆ و دزیەوە فەساد و گەندەڵی کە هەموو هەرێمی کوردستانی تەنیەوە سەرچاوەکەی درۆ و دزیە دێتۆنەوەیەک پێگەێنی لە دوای 20 ساڵی تر چونکە 18 ساڵەکە لە 6 ساڵی یەتە پێ خوێندن هەتا 12 ساڵی تەمەنی 18 ساڵەکە ئەڕاتە زانکۆ تۆ ئەتوان بڵم مرۆڤ نییە ڕۆبۆتێکە دروست کردو کە بەی لە ملی ئامادەنیە درۆ بکە گەبەی لە ملی ئامادەنیە دزی بکە بەی لە ملی ئامادەنیە ژینگە پیسکات کە ڕێزەگرێت لە ژینگە سپاس بۆ ڕوونکردنەوەکانە دەستی خۆش بێ بۆ هیوای پەیامەکە بگای شەڵاوە خەڵکیش بەرچاو ڕۆن بێ کە لە چه سۆنگەیەکەوە ئەمە وەکو ئەوانەڵێن بابەتەکە گەورەکەین بەڵێ گەورەیەکین بەرکی سەرشانمان ێزانین پێمان وایە گرنگە بابەتەکە دەسەکان خۆش بێمێ دەکەین سپاس بۆ بەڕێز ئەو کەسانەشی کە لە پەرلەمانی کوردستان وەکو ماوەسەش باسی کرد لە لیژنەی فتووا ماوەستایانی ئاینی لە نێو پارتە دەسەڵاتدارەکان ئەمە بابەتێکە لە کۆتای هەموو خێزانێکمان پێویستمان مناڵەکانمان بە پەروەردەیەکی جوان بێ سپاس بۆ بەشداری کرد ئەگە دەرفەتم بێ دوو جملە ئاڵەم و کەتای بێن سپاس بۆ بەڕێزتان دووبارە سپاس بۆ سەرجەمبی سەرانی کەناڵی ئاسمانی پێیان و بەرنامەی ڕۆژێکی نوێ ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە وەوە ئەزانم تەنها بە عنی بە چەند بەرنامە و چەند ئەڵلقەیەکی کەناڵی ئاسمانی ناکرێت من ئومێدەوارم وەزارەتی پەروەدە زۆر لەو ئاستە باڵاتر و استراتیجیتر بڕوانێتە ئەم بابەتە و لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان و هەموو ئەندامانی پەرلەمانی کوردستان چونکە بەڕاستی ئەم یاسای ئەگەر بەم شێوەی ئێستا تێپەڕێنرێت بەرپرسارەتێکی ئەخلاقی و ئاینی و مێژووی ئەکەوێتە سەر ئەستی ئەندامانی پەرلەمان بە تایبەت ئەو پەرلەمانتارانی کە دەن ئەدەن بەم یاسایە لە قۆناغی داهاتووە و ئەو کاتە بەڕاستی مێژوو ڕەحم بە کەس ناکە و ئەگەر بێت و لە دەرەنجامی ئەم یاسایە و لابردنی ئەم وانەیە و گۆڕینی بەوانەیەکی تر نەوەک داهاتوومان مناڵەکانمان ئاراسەیەکی تری وەرگرت ئەوە بەرپرسارەتی ئەخلاقی و ئاینی و مێژوویش دیسانەکەوێتە ئەستۆی ئەم هێزانەی کە ئێستا لە حکوومەتان و بەتایبەتیش پارتی دیموکراتی کوردستان کە ئومێدەوارم خودی کاک مەسعود شخصی یەکەم و کاک نەچیر وەکو سەرۆکی هێرێم و کاک مەسعود وەکو سەرۆکی حکوومەت لە ئاستی ئەو بەرپرسارەتان دەرک بەو مەترسیە گەورە بکەن کە نهێڵن ئەم یاسایە بەم شێوەیە تێپەڕێنرێت ئومێدەوارم وگوتم لە قۆناغی داهاتووی ئینشەڵا قسەی جدیترمانە بێت لەسەر زۆر سپاس بۆ مامۆستا جوبار عەزیز بە ئامادەبوون بۆ پێدانی و دەرفەتە هیوادارین کە هەمیشە بەردەوام بن بەڵێزان نازانم وەڵا هاوکارانمان ئەگەر بەڵێ دیارە باز لەوەکەن بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژ بە کۆتاگەشت مێ دەکەین جێگەی سوود و ڕەزامەندی و عزیز بوو بێت وەروە سەرمانەیەشان بن کۆمەڵێک سوود و زانیاریمان بێوەگەیاند بێ سپاس بۆ هاوکارمۆنیا و تەواوی هاوکارانمان لە ستۆدیۆ لە کۆنتترۆل و ئێوەش کە تا ئێستاکە لەگەڵمان خواتان لەگەڵ خواتان سپاس بۆ